والله امن لميجا يعني لو انا اقسم كردي بيت امن يكم لو كسانا كبيوستم بو عقدي كلا نادي بيجمرجا صار او كوكو مدرب نادي خوما من لو نادي ما هيك اشكالات ومشكله شمله لا نادي بيجمرجينيا بو بيوستم عقدي او شيء لما بيني منو بيجمرجيا بالعكس زور زاو قسم دوباره كنتو بيجمرجا يعني يك لا نادي هر خۆشەویستەکان لەکردن بەڵام مانایوە نییە کە هەولێر چونکە 22 ساڵی ژیانی خۆم لە هەولێر بەسەرم بردیە بەس ئەدەبیەن و ئەخلاقیەن من پێوەستم بە نادی پێشمەرگە و ڕەبتم بە پێشمەرگەوە هەدەفەکمان هەیە لە نادی پێشمەرگە کە ئەو فەریقە شەڕی یەکەم بکات ئەوەش زیاتر بارگرانەکەی لەسەر منە من پێ هەستامە دەبێ ئەو هەدەفە یعنی ئیشی بۆ بکەین بەڵام لە عینی کاتیژدا هەولێر یەک لە نادیەکان کە زۆر لە پەرۆشم لۆی بەڵام متأكدم 100% هەولێر لەو مۆزعات دێتە دەرێ هەر هاوکاریەک هەبێت لە ڕووی معنەویە ئێمە پێویستە یارمەتی نادی هەولێر بدەین چۆکو مدەڕیبەکان چۆکو جمهور چۆکو خەڵکی هەولێریش بۆیە من 100% پێویستم بۆ عەقدەی کە لەگەڵ نادی پێشمەرگە هەیت.